زیادەڕۆیی بۆ سەر زەوێ کشتتوکاڵەکانی بەرزایەکانی بانی مەقان لە سنووری قەزای چەمچەماڵ ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵقشاندایە بە جۆرێک تا ئێستا زیاتر لە 10,000 دۆنم زەوی کشتتوکاڵی با شێوەیەکی هەڕەمەچی کراوەتە شوێنی نیشتە جێبوون. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەڵێت زیادەڕۆیەکان زیانێکی زۆری بەکەرتی کشتتوکاڵ و لە وەرگای ناوچەکە گەیاندووە. لە سنووری بانی مەقان کۆمەڵی زیادەڕۆی کراوەتە سەر هەردوو پارچە زەوی ژمارە 66 و 72 کە دەکاتە مەرعەکانی گوندی بنگرد و موەفەر، بەڵام زۆربەی هەرە زۆری استغلال کراوە بە تەجاوزات و خەڵکی ئێستاکە ڤیلە و خانە و کردووە بە مەزرعە بۆ خۆی. ئەوەی کە زەوزیانەکانێتی بەڵێ ئەو زەویانە زەویشی بە پیت و بەرەکەتە زەویشی چاکن. زەوێ کشتتوکاڵەکان لە نووسنگەکانی کڕین و فرۆشتن مامەڵەیان پێوە دەکرێت. خاوەن نووسنگەیەک باس لەوە دەکات زەوێ کشتتوکاڵەکان بە نرخێکی هەرزان دەفرۆشرێن و دەکرێنە شوێنی نیشتە جێبوون. وەکو زیادبوون بەڵێ ڕۆژ بە ڕۆژە زیادبوونایە لەبەرەوەی تا ڕادەیە زۆریش حکومەت هاوکاری خەڵکەکەی کردووە لە ڕووی نرخەوە لە خوارەوە هەرزانتر لە ناو شار هەرزانترە، چکە لەوانەیە لە ناو شارە پارچێ زەوی 200 مەتری لە دەوری دوو دەفتەرێکا بیکڕێ، بەس لێرانە 2 مێگە کڕێ بە 50 وەرەقە، بە 30 وەرەقە، بە 25 وەرەقە. بە جۆرەی زانیاریەکانی پەیام حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان نەک هەڕێگریان لە زیادەڕۆیەکانی سنوورەکە نەکردووە، بەڵکو خزمەتگوزارەکانی وەک کارەبا و بینای قوتابخانەشیان بۆ دابین کردوون. قایمقامی قەزای چەمچەماڵیش دەڵێت هەر کاتێک وەزارەتی ناوخۆ و داواکاری گشتی بڕیارێکی گشتگیریان سەبارەت بەو دیاردەیە دەرکرد ئەوان ئامادەن جێبەجێ بکەن. ئێمە کۆبوونەوەشمان لە سلێمانی و لە وەزارەتی ناوخۆ لە هەولێرکردەوە هەروەها لەگەڵ بەڕێزان داواکاری گشتی و دادگاکانیش تا ئێستا بەرچاومان ڕوونیە لە بەکام یاسا مامەڵەکەین، بەڵام خۆشبەختانە هەموو ئەو زیادەڕۆکارانەی کە هەبوون بە تایبەتی لەسەر ئاو لەسەر کارەبا لەسەر شوێنەکانی شارەوانی بە هەوڵ و هیمەتی لایەنە پەیوەندیارەکان ئیجراعاتی خۆمان دەکەین. ئێمە طبعا مۆزەفی خوار وەزارەتین مطیعین بۆ هەموو ڕێنمایی و یاساک. بەرزایەکانی بانی مەقان دەکەوێتە خۆراوای قەزای چەمچەماڵەوە بە دووری نزیکەی 5 کیلۆمەتر. تا ساڵی 2003 هێزەکانی ڕژێمی بەعس لەو شوێنەدا جێگیر کرابوون. لای ئێستاشدا یەکێکە لەو شوێنانەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین زیادەڕۆیی تێدا کراوەتە سەر زەوێ کشتتوکاڵەکان و بە شێوەیەکی نایاسایی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. لە ماوەی زیاتر لە چارەگا سەدەیەکی دەسەڵاتی کوردیدا ساڵ بە ساڵ زیادەڕۆیکردن بۆ سەر ماڵ و موڵکی گشتی ڕووی لە هەڵقشان کردووە. زۆر کاتیش ئەو کەسانی کە زیادەڕۆیی دەکەنە سەر ماڵ و موڵکی گشتی کەسانی بەرپرس و پلەدارن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام بەرزایەکانی بانی مەقان لە قەزای چەمچەماڵ.